مارس، باران، مەریخ بە ئینگلیزی و کوردی و عەرەبی ناوی چوارەم هەسارەیە لە کۆمەڵەی خۆر. ناوی مارس سەرەتا لە فەرهەنگی ئەڵمانیەوە وەرگیراوە بە مانای خاچی مردوودێ. ئەو خاک و خۆڵەی هیچی لێشی نابێ. لە زمانی کوردیش وشەی باران بۆ مارس دانراوە، بە عەرەبی بە ئەلمەریخ دەناسرێ. لە فیلم و ڕۆژنامە و گۆڤارەکان بە هەسارە سوورەکە دەناسرێ The Red Planet بەهۆی باوی ڕەنگی سوور لە کەش و هەوای هەسارەکە. هەسارەی باران نزیکەی 227 ملیۆن کیلۆمەتر لە خۆر دوورە. قەبارەکەشی نزیکەی نیوەی زەویە، واتە لە زەوی بچووکترە و دوو مەریخ دەکاتە قەبارەیەکی زەوی. بارستایی هەسارەی مارس 9 جار لە بارستایی زەوی کەمترە. سوڕانەوە و خولانەوەی مەریخ لە زەوی زۆر نزیکە. بە 24 کاتژمێر و 39 خولەک مەریخ بە دەوری خۆیدا دەخولێتەوە، شەو و ڕۆژ دروست دەکا. تەنیا 39 خولەک جیاوازی هەیە لەگەڵ زەوی. بەیانیان 39 خولەک درەنگتر خۆر لەسەر مەریخ هەڵدێت و شەویش 39 خولەک درەنگتر هەسارەکە تاریک دەبێت. مەریخ بە خێرایی 24,000 کیلۆمەتر لە چرکەیەک بە دەوری خۆردا دەسۆڕێتەوە. خێراییەکەی نیوەی خێرایی زەویە کە لە دەوری خۆر دەسۆڕێتەوە. ئەمە ژوا دەکا هەسارە سوورەکە 668 ڕۆژی پێ بچێ تاوەکو جارێ بە دەوری خۆردا بسۆڕێتەوە. ئەمەش ساڵێکی مەریخ بەقەد 2 ساڵی زەوی دەخایەنێ. کەش و هەوای مەریخ کەشێکی کوشندەیە. بەهۆی لەدەستدانی بەرهەڵسکاری موگناتیسی ماگناتیک فیل 4 ملیار ساڵ بەر لە ئێستا، مەریخ 96% کەش و هەوایەکەی بە کاربۆن دایۆکساید داپۆشراوە، 1.9% بە گازی ئارگۆنە و 1.89% گازەکانی نایترۆجین و ئۆکسیجینی تێدایە. بە ڕێژەیەکی زۆر کەمیش ئاو بە شێوەی بەستوویی لەژێر خاچی وشتی مەریخ بوونی هەیە. مەریخیش 2 بەستەڵەکی هەیە لەسەرەوە و خوارەوەی هەسارەکە، بە بەفر ڕووپۆش کراون و بەڵام بەفرەکە لە H2O پێک نەهاتووە، بەڵکو زۆرینەی نایترۆجینی بەستون. مەریخ خاوەنی 2 مانگە و لە دەوری دەسوڕێنەوە، ناویان فۆبۆس و دیمۆسە. شێوەیان هێلکەییە و تەواو بازنەی نین. مرۆڤایەتی هەوڵێکی زۆر دەدا بگاتە سەر مەریخ. لە مێژووەوە تاوەکو ئێستا داهاتوش پلانەکانی ژیاننەوەی مەریخ گونجاندنی بۆ ژیان خەونی هەرە گەورەی زاناکانە. کۆمپانیاکانی SpaceX و دەستگای ناسا هەوڵ دەدەن تاوەکو 2025 یەکەم مرۆڤ پێ بخاتە سەر هەسارە سوورەکە و بە دوای ژیان لەسەر هەسارەکە بگەڕێن.